بینەرانی دەنگی ئەمریکام کاتەوە مکاتێکتان باش بەیانی ئەمڕۆ هاوشێوی تەواوی شار و شارچکەکانی یاریمی کوردستان لە پارێزگای هەولێر دەنگدانی گشتی دەستی پێکرد. دیارە 933115 دەنگدەر دەتوانن بەشداری پرۆسەکە بکەن لە 498 بنکەی دەنگدان. وەکو لە دیمەنەکانە دیارە ئەمە دیمەنی هاوڵاتیانە کە سەرایان گرتووە بۆ ئەوەی دەنگی خۆیان بدەن لە بە یەکێک لەو کاندیدانەی کە خۆیان بربژێر کردووە بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. منمێ باستەوە بکەم کە بەیانی ئەمڕۆ کە بڕیار بوو لە کاتژمێر 7 بەرەبەیان کە پرۆسەکە دەست پێ بکە، بەڵام بەهۆی گرفتی ئامێرەکان نەتوانرا لە وادەی خۆیدا پرۆسەکە دەست پێ بکات. لە هەندێک ناوەندی دەنگدان گەشتە کاتژمێر 8 بەرەبەیان و ئەمێ باستەوە پێشێلکاریانە بکەم کە لە سنووری بازنەی هەولێردا تۆمار کراون ئەوە هەیە کە بەشێک لە کاندیدەکان لە ڕێگەی کیانە سیاسیەکانن لە دەروی بنکەکانی دەنگدان دیارە هێشتا کارتی کاندید بوونیان دەدەنە هاوڵاتیان بۆ ئەوەی کە دەنگ بدەن. ئەمەش دەچێتە چوارچێوەی پێشێلکاریەوە و کۆمیسیۆن ڕێوشێنی توندی گرتوتە بەر بۆ ئەوەی کە هیچ پێشێلکاریەک تۆمار نەکرێت. ئەمە ئاماژە بەوەش بەم کە هەموو ناوەندەکانی دەنگدان کۆمەڵێک کامێرەی تێدا جێگیر کراوە بۆ ئەوەی کە نەتوانرێت ساختەکاری تێدا بکرێەوە و واش بڕیارە کاتژمێر 6 ئێوارەی ئەمڕۆ ناوەندەکانی دەنگدان دابخرێت و وادەکە درێژ نەکرێتەوە و هەروەها ژماردنی دەستی و ئەلکترۆنی ئەو کاتە دەست پێ بکات و پرۆسەکە بە شێوەیەکی گشتی تا ئێستا بە باشی بەڕێوە دەچێت.